بەریتانیای مەزن لە گرینچەوە بۆ ئینتەرنێت. شانشینی یەکگرتووی بەریتانیا وڵاتێکی دوورگەییە کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی ئەوروپا. شانشینەکە پێک دێت لە یەکگرتنی هەر چوار وڵاتی ئینگلاند و وێڵز و سکۆتلەندا و ئێرلەندای باکوور و ژمارەی دانیشتوانی 67 ملیۆن کەسە. سەروەختێک بۆ ناسرابوو سەرزەمینێکە کە هەرگیز خۆری لێ ئاوا نابێت. ئەویش بە واتایی کە بەریتانیا سەردەمێک لە سەرتاسەری زەویدا داگیرگە و کۆڵۆنی هەبوو. ئەمەش لەندەنی پایتەختی شانشینەکەی کردبوو بە ناوەندی گۆی زەوی. هەر بەو هۆیەوە لەندەن کرابوو بە پێوەری پێوان و دەستنیشانکردنی کات و هێڵی گرێنێج کە بە لەندەندا تێدەپەڕی کرابوو بە ناوەندی زانینی کات. ئەوەش تەنها هەڵکەوتەی جوگرافی نەبوو کەوای کردبوو لەندەن ئەو ڕۆڵە بژێڕێت، بەڵکو هەژمونی سیاسی و سەربازی و ئابووری شانشینەکە ئەو پێگەگەردونیەی پێبەخشی و هەر لە ساڵی 1884ەوە گرینێج بوو بە کاتی ستانداردی جیهانی و کاتی وڵاتانی دیکەش بە کاتی لەندەن دەپێوران. لە سەردەمی ئینتەرنێتیشدا دیسان لەندەن سەنتەری بەیەکداچوونی ئینتەرنێتی ئەوروپا و جیهانیشە. بەتایبەت لە ساڵی 1994ەوە کاتێک سەنتەری ئاڵوگۆڕی ئینتەرنێت لە لەندەندا دەمەزرێت. لەو کاتەوە لەندەن دەبێتە سەنتەری ئاڵوگۆڕی داتا و زانیاری و ترافیکی ئینتەرنێتی جیهانی. هەروەک بەریتانیای مەزن وڵاتی هەزاران کەنار و شوێنی گەشتیاری و لەندەنی پایتەختیش وەک شاری 1001 شەوی دنیای نوێ هەر کوچەیەکی حەکایەتێکی لە خۆیدا حەشارداوە. بەتایبەت تاوەر بریجی لەندەن کە لەسەر ڕووباری بەناوبانگی تایمز هەڵواسراوە هێشتا شکۆ و بە خۆنازینی ئەو زەمانەی ون نەکردووە کە شانشینەکە خۆری لێ ئاوانە دەبوو. سیستەمی سیاسی شانشینەکە پاشایەتی دەستوریە و خاوەنی یەکێک لە کۆنترین سیستەمی دیموکراسی و دەستوریە لە جیهاندا. هاوڵاتیانی شانشینەکە لە ساڵی 1215 بەڵگەنامەیەک بە پاشاکەیان واژوو دەکەن بە ناوی ماگنا کارتا، واتە پەیمانی مەزن. بە گوێرەی پەیمانەکە چیتر پاشا بۆی نەبوو هیچ کەسێکی ئازاد بە میزاجی کەسی خۆی سزا بدات و دەبوو بۆ ئەو مەبەستە پاشا بگەڕایەتەوە بۆ یاسا و بە گوێرەی یاسا فەرمانی دەربکردایە. لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە لە ساڵی 1945 بەریتانیای مەزن ئاڵای سەرکردایەتی جیهانی بەخشیە ئەمریکا و لەو کاتەوە تاوەکو ئێستا بەریتانیا و ئەمریکا وەک بەرەی ئەنگلۆسەکسۆن نوێنەرایەتی ئاراستەی لیبرالیزم دەکەن لە جیهاندا. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.